وانهى عن المنكر واصبر على لە چوارچوەی پرۆژەی مەرجان لقی کۆی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری پێشبڕکێی لەبەرکردنی سوورەتی لوقمانی لە قورئانی پیرۆز ڕاگەیاند. بەڕێوەبەری لقی کۆی دەستگای نووری حکمە دەڵێ بەهۆی تایبەتمەندی مانجی پیرۆزی ڕەمەزان و حکمەت و پند و وانەکان کە لە سوورەتەکەدا هاتووە ئەم سوورەتەمان دەستنیشان کرد. لەو پرۆژەی ئەو ساڵەکە نزیکەی 700 کەس بەشداریان کردیە کە ناوی خۆیان نووسە لە بۆ ئەو پرۆژەی و هەروەها ئامادیشمان لەو پرۆژەی کە زیاتر ئەو سوورەتی کە هەڵمان بژاردیە سوورەتی لوقمان چەند عیبارەتێک لە خۆی دەگریتین. یەکەمیان ئەوەیە سوورەتی لوقمان سوورەتێکی کورت و پوختە لە قورئانی پیرۆز و هەروە پڕیشی ئامۆژگاری و هەروە بابەتی عەقیدەییشی زۆر تێدایە و هەروە ئەو بابەتانەی کە زۆر لە خۆی دەگرتن زیاتر بریتە لە بابەتی پەروەردەی. لە پرۆژەکەدا تەمەند دیاریکراو نەبوو، هەر بۆیە لە تاقیکردنەوەی سوورەتەکەدا چاوت بە 700 کەس لە دایکان و باوکان و کچان و کوڕان و داحاجی و مامەحاجیەکان دەکەوێت. بەشداربوونیش بە تامەزرۆییەوە چاوەڕێی ئەو جۆرە پرۆژانە و بە تایبەتتر کە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجام دراوە دەکەن. یەکی دیلەوانەی لەو سوود و قازانجانەی کە لە کاتی ئینسانی امتحانەکات ئەبیتە دۆستی قورئان، دۆساتی قورئانیش لە هەمووشتی گەورەترە کە پێغەمبەر عەلەیهی سەلام وسەلام فەرمووی إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. فەرمووی خوای گەورە بەعزە خەڵکانێک هەندێک گەل و نەتەوەیەک بەرزەکات و بەو کتابێک کە مەبەستی پێ قورئانە هەندێکیان پێیان نزم بنەوە. کاتێک کە ئینسان دۆستاتی کەسێک و شتێک بکات پێی بەرزبی ئەوە سەربەرزیە هەم لە دنیا هەم لە قیامەتیش. خوا پاداشتیانداتەوە وڵای شتێکی زۆر باشە. ئێستا ئەوانەی سوورەتی لوقمانیان خوندبی هەموو تەفسیرەکەیان خوندی تا هەرچنەبی ئەلەوەی گەیشتینە زۆر زۆر باشە. چەند جاریان خوندبیتەوە هەر لە پیتەکی دەخێریان لۆ نووسرابی شتێکی زۆر باشە. سەرەتا داکم ئەلحەمدولیلا پێی گوتم یعنی لە مزگەوتی دەرسمان دەخوێن جا ینی چۆن بڵێم پێیان گوتیان شتێکی ئەو هەیە جا ئێمەش لەبەرمان کردووە ئەلحەمدولیلا ئاسانیش بوو. ئێستا پرۆژەکەی زۆر ئاسانە. لە ڕێگەی فەیسبووکەوە ڕاستی دیتم دوایی کە تەماشای ئاەتەکانم کرد 34 ئاەت بوو چونکە قوتابیە لە پەیمانگای ڕووناچی نابینایی هەولێر تەنها جومعە و شەمان لە مارەیە بتوانین دەرسەکەی بکەین. ئیدی ڕاوی مەرگر گوتم بەشداری بکەین گوتی باشە ئاسانە. ئیدی ئاەت بە ئاەت لە بۆی دەخۆنمەوە پێی لەوە دەکەم لی دەپرسمەوە پرسیارەکان دەخۆنمەوە لی دەپرسم چی گوت ئەوەی لە بۆ هەڵدەبژێرم ڕاست و غەڵەت. وەک هاندان بۆ بەشداربووان تاکو بە گەرموگوڕیەوە لەم جۆرە پرۆژانە بەشدار بن. لقی کۆی دەستگای نووری حکمە چەندین خەڵاتی وەک 5 گشتی عومرە، 2 مۆبایلی زیرەک، لاپتۆپێک و 10 خەڵاتی دیکەی شایستە ئامادە کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کۆیە.